لا یەکەم تەوریبین باش کوردستاندا ئێمە باس بابەتێک دەکەین کە پەیوەندیدارە بە داهاتی تاکەوە. ئێمە کاتێک بڕەپارەیەک داهاتی ئێمەیە یاخود لەبەردەستی ئێمەیە چۆن مامەڵی لەگەڵدا بکەین، چۆن بتوانین پێداویستیە سەرەکی و لاوەکیەکان لە یەکتر جیا بکەینەوە. پێداویستی لاوەکیەکان چین، پێداویستە سەرەکیەکان چین لە ڕۆژگاری ئەمڕۆدا کە پێشکەوتنی تەکنەلۆژیا دەبین کە هەندێک بابەت دەبین کە ڕەنگە پێویست نەبن لە ژیانماندا، بەڵام بۆ وەکو جوانکاریەک لە ژیانی ئێمەدا بەکار بێ. هەندێک جار پێداویستە سەرەکیەکانمان بۆ ئەم مەبەستە بەلاوە دەنین. گفتوگویان بابەتە لەگەڵ مامۆستا نەوزاد هەمەوەندی مامۆستای زانکۆ دەکەم کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانی ئێمەیە. مامۆستا سڵاوت لێبێ و بایانیت باش. زۆر سپاس بۆی لە بایانیت باش کوردستان لەگەڵ ئێمەدا بەشداری. دەستپێک دەمەوێت بزانم جیاوازی نێوان پێداویستە سەرەکیەکان و پێداویستی لاوەکیەکانی ژیان خۆیان لە چیدا دەبینەوە. بەڵێ بەیانیتان باش و سڵاو لە بینەرانی خۆشەویستی NRT و تایبەت بەرنامەی بەیانی باش کوردستان. خۆی لە خۆیدا هەموو خەرجیەکان لەسەر ئەستۆی تاک دەبێ، بەڵام زۆر جار لە ڕووی ڕەفاهیەتەوە لە ڕووی گۆڕان و کەش و هەوای ئابووری هەر وڵاتێک تاکەکان زیاتر خواست و ئارەزووی زیاتر خەرجیاتی یان سەرفیاتی پارەکانیان لە پێناوی کەمالیات سەرف دەکەن و زۆر جار ئەم جۆرە ڕەفاهیەتەیە بارودۆخی ئابووری بەرەو باشی دەچێ. بۆیە هاوڵاتیان کە داهاتەکانیان بە شێوەیەکی بەرچاو زیاد دەکا یا گۆڕانکاری بەسەردادێ، حەز و ئارەزوەکانیان زیاتر بۆ خەرجە کەمالیەکان دەچێ، چونکە ئەو خەرجیانەی کە زۆر پێویستن وەکو خۆراک، وەکو ئەو پێداویستیانەی کە ڕۆژانە مرۆڤ پێویستێتی و ژیانی لەسەر ئەم خەرجیانە لەسەر ئەم مەسروفاتانە کە ئەو پێداویستیانەی هاوڵاتی یا هەرتاشێکی وڵاتەکە پێویستێتی دەبێ خۆی بۆ ئامادە بکات، چونکە ژیانی لەسەر ئەم خەرجیە یا لەسەر ئەم پێداویستیانە کەڵەکە بووە. بەڵام زۆر جار ئەم خەرجیە کەمالیانە کە خەرجی نازەڕوری پێدەرێن، ناپێویستی پێدەرن و ڕەنگە ئەم خەرجە نەشکەی دەتوانی بژی و هیچ کێشەیەکت نییە، بەڵام کە لە ڕووی داهاتەوە لە ڕووی بار و گوزەرانی ئابووری هەر وڵاتێک کە بەرەو باشی دەچێت، حەز و ئارەزوەکان هێندەی تر زیاد دەکەن و ئەم خەرجە کەمالیانە زۆر جار بوونیەی اقتصادی وڵاتێک کاریگەری لەسەر دەبێەوە بەرەو دۆخی خراپتری دەبا. بۆیە ئێمە زۆر جاران دەبینین کاتی لە ساڵانی 2011 و 12 تا 2014 پێش هاتنی شەڕی نەگریسی داعش، خەڵک زۆر لە ڕەفاهیەت دەژیاوە، پارەیەکی زۆر لەبەردەستە بوو و نەقدیەکی زۆر هەبوو. زۆربەی کات دەمان بینی خانووەکان خانووی زۆر باشن و ژیانی تێدا ئاسایی بێ بەڕێوە دەکرا و دیزاین و دیکۆر و نەخشەکەشی زۆر باش بوو، هیچ کەم و کوڕێکی نەبوو. دەمان بینی خانووەکان تێک دەدا خانوویەکی تریان بینا دەکرد. ئەمە خۆی لە خۆیدا دەبایە پلانی بۆ دابنرێەوە بە ئاسانی، هیچ کەسێک نەتوانێت خانووەکەی خۆی دابڕمێنێت، چونکە ڕاستە ئێمە هەچ کاتێک تاچێکمان خاوەنی داهاتێکی خۆمانین یا خاوەن سەروەتێکی خۆمانن، بەڵام لە کۆی گشتیدا ئەم سەروەتەی کە لە ماڵەکانی ئێمە هەن یا لە جیرفانەکانی ئێمە هەن یا لە قاسەکانی ئێمە هەن، بریتی نیە لە تەنها لە داهات و لە سەرمایەی تۆ، چونکە سەرمایەی تۆ بریتیە لە سەرمایەی شارێک و سەرمایەی شارێک بریتیە لە سەرمایەی وڵاتێک. بۆیە ناکرێ هاوڵاتیان زۆر بە ئاسانی ئەم داهاتەی لە بەردەستیانە خەرجی بکەن لە پێناو کەمالیاتێکی زۆر ناپێویست. ڕەنگە هەندێک کەمالیات پێویست بێ. ئەمە بینیمان لە ساڵانی پێشی 2014 خەڵک زۆر ناوماڵەکانی خۆیان بە 6 مانگ بە ساڵێک دەگۆڕی. ئەمە وای کردبوو چونکە داهاتی تاک زیادی کردبوو، زۆر جار ئێمە پەنامان بۆ گۆڕینی دیزاین و ڕنگ و شێوە و شێوازی خانوو ناوماڵ و هەتا جلوبەرگ ئەوەندە کاریگەری نەبوو، بەڵام زۆر بەماوامان لێ هاتبوو کە جلوبەرجێک ئەگەر جارێک لەبەرمان کرد و جار لەبەرمان کرد جاری سێم نەتوانی لەبەریکەین. باشە مامۆستا، لە چ کاتێکدا ئێمە ئاساییە کە دەست بەرین بۆ دابینکردنی پێداویستیە لاوەکیەکان یاخود ئەوەی تۆ بە کەمالیات ناوی دەبیت؟ لە چی کاتێکدا دەتوانین یاخود ئاساییە
کە ئەم پێداویستیانش لەگەڵ پێداویستە سەرەکیەکانمانە دابین بکەین. بەڵێ پێداویستە سەرچیەکان وەکو باسمان کرد کە پێداویستی سەرچین و ناتوانین لیان بکشێنەوە چونکە پێداویستە سەرچیەکان بریتین لە خۆراک بریتین لە سەلەی غیدایی کە مرۆڤەکان هەموو پێویستیانە بەڵام زۆر جار زیادە ئیسرافی یا زیادە خەرجی لە خواردەمەنیەکانیش دەکرێەوە ڕەنگە لە خەرجیە پێداویستیەکانیش دەکرێت چونکە مرۆڤ لە ڕووی داهاتەوە بڕیار لەسەر خەرجەکانی خۆی دەدا بەڵام ئێمە زۆر جاران هاوڵاتیەکانمان ڕەنگە جۆرێک لە شێواز جۆرێک لە ڕوئیاکی تریان هەبێ ئێمە بینیومانە مەسەلەن فەرمانبەرێک موچەکەی مەسەلەن 500,000 دینارە و کرێی خانووەکەی 450,000. ئەمە خۆی لە خۆیدا حکوومەت پێویستە مەسەلەن جۆرێک لە هاوسەنجی دروست بکات لە ڕووی خەرجیەکانەوە بەرامبەر بە موچەی هاوڵاتیەکان. بۆیە ئەم هاوڵاتیە توانای ئەوەی نییە زیاتر لە خەرجیە پێداویستەکەی کە زۆر بە زەحمەت ژیانەکەی خۆی بەڕێ دەکات پەنا باتە بەرخەرجی کەمالیات. بەڵام بەشێکی زۆریشمان هەیە کە ڕەنگە سەرمایەکی زۆری هەبی و پێویستە ئەو مەساریفە کەمالیاتانە پارەکان بە ڕێژەیەک بێ کە بازێکی زۆری لەسەر بێ بۆی بتوانین هاوڵاتیانی کەم دەرامەت و هەژارەکانی خۆمان لە ڕێژەی هەژاری دەربخەین بە قەلبیاهینە ڕێژەی مامناوەن بۆی مەسەلەن ئێستا ئەگەر لە ڕووی مۆبایلەوە تەمەشای هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەی بڕوا بکە هەز دەکەی دەوڵەمەندترین وڵاتین لە هەموو دنیادا چونکە چەند وڵاتێکم بینیە باوەڕ بکە مۆبایلەکانیان هەمووی مۆدیلی زۆر کۆنن. یعنی تەقیم لەسەر ئەوە ناکرێ تۆ چ جۆرە مۆبایلێکت پێوە ڕەنگە جۆری ئەو مۆبایلانەی با نەبێت بە ڕیکلام بۆیان ئەو جۆری ئەو مۆبایلانەی کە زۆر باون و زۆر حەدیثن یان نوێن کە ئێستا باوە زۆربەی زۆری لە هەرێمی کوردستان و عێراق فرۆشرابێەوە بینیمە خەڵک بەڕاستی داهاتەکەی زۆر کەمیشە بەڵام ئامادە بووە لە قوتی خۆی لە قوتی منداڵەکانی بگرێتەوە بۆی مۆبایلێکی ئەم جۆری ئایفۆنانەیان ئەو مۆبایلە نوێیانەی کە دەرچوونە تەنها لە دەست بگرێ. ئەمە بۆیە ئێمە وەکو ملەتێک زیاتر پەنامان برتە بۆ خەرجیەکانی کەمالیات. بینیمان هاتنی سیارەی ڕەنج ڕۆڤەر کە هات نرخەکەی لە سەروی 20 دەفتەر دۆلارەوە بوو بەبێ ئەوەی توانای ئەوەی هەبی ڕێکلامەکەی پێ بکە هەموو سیارەکان تەواو بوو کەواتە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی هاوڵاتیەکانمان زۆر زیاتر باشمامۆستا یانی ئێستا بوون لە سەردەمی ئێستادا مۆبایلێکەکە لە پێداویستە سەرەکیەکانی ژیانمان کە ئێمە ڕۆژانە بە چەندین مەبەستی جیاواز بەکاری دێنین. ئۆتۆمبیل لە سەردەمی ئێستاە شار گەورەیە هاتوچۆ زۆرە یان پێویستێکی سەرەکیت بە ئۆتۆمبیلیشێ ئەمانە بۆچی ئەچنە قاڵبی کەمالیاتەوە بۆچی وەکو پێداویستێکی سەرەکی ژیان مامەڵیان لەگەڵدا ناکرێت وەکو پێداویستێکی سەرەکی ژیان تەماشا ناکرێن. بەڵێ پرسیارەکە جوانە مۆبایل بۆ ئەوەیە تۆ پەیوەندەکانی خۆت بە دەرەوە یا بە هاوڕێکانت یا بە دەوروبەرەکەت بگەێنی بەڵام هیچ جۆرێک لە جیاوازی پەیوەندیکردن نییە لە بینی مۆبایلێکی ئاسایی و لە نێوان مۆبایلە زۆر پێشکەوتوەکان ڕەنگە هەندێک مۆبایل هەبی شاشە و سکرینەکەی جیاواز بێەوە نەتوانێ مەسەلەن لە ڕووی تەکنەلۆژیاوە سوسیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکانی تێدا بەکاربینی بەڵام ئەم جۆرەشیان ئەم جۆرە قەدیمەی کە تەنها دەتوانی مکالەمەی پێ بکەی ئەمە زۆر کۆنە ڕەنگە تەنها لە دەستی خەڵکی زۆر بەتەمەن ما بێ کە ڕەنگە توانای بەکارهێنانی ئەم مۆبایلە نوێیانەی نەبێ کە ئەندرۆید و ئایفۆن و ئەم شێوازان بەڵام بە شێوەیەکی گشتی سەتای هەشتای هاوڵاتیان جۆرێک لەم مۆبایلانە بەکاردێنن کە شاشە و سکرینەکانیان تەچاوە دەتوانن هەموو تۆڕە کۆمەڵایەتەکان بەکاربینن بەڵام کە پەنا دەبا بۆ گرانترین یا
باشترین جۆری مۆبایل و نوێترین جۆری مۆبایل ئەمە دەکەوێتە بابی خەرجیە کەمالیەکان، چونکە من پێشتر مۆبایلێکم پێبووە دەتوانم بەم مۆبایلم هەموو جۆرێک لە ئیتیساڵ و مکالەمەکانم لەگەر دەوروبەرەکەم بکەم و بەکارهێنانی هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکان بە مۆبایلەکەم دەتوانم بکەم، کەواتە ئەگەر پەنام برد بۆ جۆرێکی تری مۆبایل کە 4 قات یا 10 قات لە مۆبایلەکەی کە هەمە گرانتر بوو، ئەمە دەکەوێتە بابی ئەوەی کە ئەم خەرجیە کەمالیاتە. وە جۆری سیارە باست کرد، سیارە وەسیلەیەکە بۆ گەیاندن لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر، بەڵام من بێم پارەی 10 سیارە بە سیارێکی تر بدەم و تەنها تاکە شخصی خۆم بەکاری بێنم، ئەمە دەکەوێتە بابی کەمالیاتەوە و لە ڕووی اقتصادیەوە تەسیر لە ئابووری وڵاتەکە دەکا و تەسیر لە پێگەی ئابووری وڵاتەکە دەکا. ڕەنگە ئەم سیارە پاشماوەیەکی تر تووشی حادیسەیەک بێ یا جۆرێک لە ئیستیهلاکی لێ دروست بێ، ئەمە خەرجەکانی زۆر زیاترە، کەواتە بەکارهێنانی خەرجیە کەمالیەتەکان بۆ ئەم کەلوپەلە کەمالیانەی کە نرخەکانیان زۆر گرانە، خەرجی چاکردنەوە و خەرجی خزمەتگوزاریەکانیشی گرانە بەڕاستی. بۆیە ڕەنگە لە هەندێک وڵاتی تر سیارە ئەم جۆرە سیارە نوێیانەیان ئەم سیارە مۆدیل بەرزانە ڕێژەیەکی زۆر بازی دەخرێتە سەر بۆی ئەو کەسێک کە سیارەیەکی وام لەم جۆرە حەدیثەیە لەم جۆرە نوێیانە بەکاردەهێنێ پێویستە بازێکی زۆر بدا، بەڵام بازەکە بگەڕێتەوە بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت و پێویست کە لە وڵاتەکە بۆی هەرهیز نەبێت جۆرێک کەمێک یا لە باری گوزەرانی ئابووری ئەم خەڵکە کەم بکاتەوە کە ڕەنگە پێداویستە سەرەکیەکانیشی پێدابین نەکرێ. باشە. مامۆستا لە ئێستا ئەبینین ینی پێداویستە سەرەکیەکانی ژیان و لاوەکیەکانی ژیان لە خواردنەوە لە جلوبەرگەوە لە بچووکترین پێداویستیەوە تاوەکو گەورەترین پێداویستی نرخەکەی بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە بەرامبەر بەو داهاتەی کە وەرئەگیرێ. تۆ نمونەی کری خانووت هێنایەوە بۆ نمونە کابرا موچەکەی تەنها 500,000 دینارە، بەڵام دەبینی کاتێک ئەچێ خانوویەکی ئاسایی بەکرێ بگرێت یا خۆت شوقەیەکی ئاسایی بەکرێ بگرێت، یعنی کرێکەی 450,000 ئەمە بڵێن جگە لە خزمەت گوزارەکانی تری جگە لەو باجانێکە لەسەر داهاتی ئەم تاکەش دانراوە. ینی پێویستە لێرە ئەمە چۆن مامەڵە بکەین، چۆن بتوانین داهاتەکانمان بە شێوازی ڕێک بخەین کە ئەو پێداویستە سەرەکیانی ژیانیش بەدەست بخەین کە نرخیان بەرزە. بەڵێ ئەم نمونە لەسەر کە کەسێک موچەکەی ئەوە دەچێت خانیەک دەگرێت لە ئاست و لە هاوتانیە یا ئاستی داهاتەکەی خۆی نییە، بۆیە ڕەنگە جۆرێک لە تانە و تەشەری خەڵک و زۆر جار هاوڵاتیەکانی ئێمە گوێ لە دەوروبەرەکەی دەگری، بۆیە ژیانی هاوڵاتیانی ئێمە لە ڕووی تانە و تەشەرەوە لە ڕووی قسە و قسەلۆکەوە زۆر جار ژیانی ئەم کەسە دەکەوێتە ژێر ڕەچێفی هەندێک تانە و تەشەری خەڵکەوە بۆ زۆر جار ئەم بارە قورسە دەخاتە سەرشانی خۆی تەنها لەبەر ئەوەی خەڵک پێی نەڵێ بۆ لەم خانوەی یا بۆ خانوەکەت بەم شێوازە بچووکە یا بۆ دیزایانی خانوەکەت بەم شێوەیە، بۆیە هەموو ژیانی خۆی دەخاتە مەترسی لە ڕووی ئابووریەوە بۆی بتانی خانوێکی مامناوەند یا خانوێکی زیاد لە ئاستی داهاتەکەی خۆی دابین بکەوە، بۆیە ژیانێکی زۆر زەحمەت بەڕێوە دەبا ڕەنگە لە قوتی خۆی و منداڵەکانی بگرێتەوە تەنها بۆی دابنیشێ لە خانوێکی باش یا لە کڕینی ئەثاث و ناوماڵێکی جوان. بۆیە ئێمە کەواتە پێداویستە سەرەکیەکانمان یا قوتی خۆمان بە قوربانی مەساریفە کەمالیەکان کرد. ئەمە ڕەنگە جۆرێک لە فشاری دەرونی لەسەر هاوڵاتیەکە دروست بکە، ڕەنگە حەز و ئارەزووی لە خواردنێک بی نەتوانێ بیکڕێ و بۆیە هاوڵاتیەکانی ئێمە زیاتر وا دەبینم بە شێوەیەکی نسبی هەموو پێداویستە سەرەکیەکانی دەکاتە قوربانی ئەوەی لە پێناو ژیانێکی لە ڕووکەشەوە جوان و لە ڕووکەشەوە مای ئەوە نەبێت کە خەڵکتانە و تەشەری لێ بدا. بۆیە حەز دەکات لە ڕووی
شێوە و شێواز و ڕووکەشەوە خەڵک بە شێوەیەکی تر بیبینی، بەڵام لە ناوەڕۆکەوە ڕەنگە لە مەساریفە لە خەرجیە پێداویستەکان و لە سەلەی خۆراک ڕەنگە زۆر لە قوتی خۆی و منداڵەکانی بگرێتەوە، تەنها لە پێناوی بەسەربردننی ژیانێکی خۆش لە خانوێکی خۆش یا لە ناو ماڵێکی خۆش، دار و ئەساسێکی جوان. ئەمەش خۆی لە خۆیدا زیانگەیاندنە بە تەندروستی خۆت و بە تەندروستی خێزانەکەت. باشە، لەگەڵ ئەم بابەتانەی کە باسمان کرد، چی لە خانە و چی لە ئۆتۆمبیل، مۆبایل، چەندین بابەتی دیکە کە لێمە لە درێژی گفتوگۆمان باسمان کرد. مامۆستا، خوێندن ئێستا دەزانین زانکۆ ئەهلەکان و زانکۆ نەحکومەکان بە ڕێژێکی بەرچاو زیادیان کردووە. هەندێک جار ینی قوتابیەک خوێندکارێک نمرەیەکی باشیشی هەیە، بەڵام پەنا دەباتە بەر زانکۆ ئەهلەکان. ئەمەش دیسانەوە مەسروفێکی ترە، ئەم هاتوچۆکردن پارەی ڕۆژانە و چ لە مانگانە و چی لە قستی ساڵانی کە تۆ لە زانکۆکەدا خەرجی دەکەیت. ئەتوانین بڵین خوێندن ئەچێتە قاڵبی کام پێداویستیەوە، پێداویستی سەرەکیە یاخود لاوەکی؟ بێگومان باس لە بڕوانامەیەکی باش دەکەین ئێمە. بەڵێ، ئێمە لە هەموو ساڵێک جۆرێک لە تەدەخومی خشۆکەواتە لە زیادبوونی پێداویستیەکان بە شێوەیەکی خشۆک وە ڕەنگە هاوڵاتیان ئەوەندە هەستی پێ نەکەن و تەوەقع دەکرێت لە بۆ مەسەلەن هەر ساڵێک جۆرێک لە خشۆک بەرزبوونەوەی کەلوپەل و کاڵاکان هەیە، بەڵام لە ساڵی 2022 تەوەقعی ئەوە دەکرێت کە ڕێژەی 4.5 کاڵاکان بەرز ببێتەوە. ئەمەش خۆی لە خۆیدا ڕەنگە زۆر ترسناکی لەسەر هاوڵاتیان دروست نەکا، بەڵام جۆرێک لە فشاری ناڕاستە و خۆی لەسەر هاوڵاتیەوە بار و گوزەرانی خەڵک گران دەکات لە ڕووی ئابوووریەوە و پرسیارێکی زۆر جوانە لەسەر قوتابخانە و کۆلێژی ئەهلیەکان. بەڕاستی هاوڵاتیان پێشان هاوشێوەی ئەم موچەی ئێستان وەردەگرت، ئەگەر مقارنە بکەین دەیتوانی ژیانێکی شایستە بەڕێوە ببە و زائیدەن بڕێک لەم داهاتەی خۆی بۆ کاتی تنگانە دابین بکات و ڕەنگە بیتوانی بە موچەکەی بگات بۆی کە ئۆتۆمبیلێک بکڕێە بیا شتێکی تر بکڕێت کە پێویستێتی لە مستەقبەل لۆ منداڵەکانی دابینی بکات. بەڵام ئێستا بەخێوکردنی منداڵ و تەسیری ئەوەشی کردیە کە ڕێژەی لەدایکبوون و ڕێژەی زۆربوونی هاوڵاتیان بە شێوەیەکی کورد لە ناونەتەوەی کووردا ڕوو لە کەمیە، چونکە خەڵک هاوڵاتیان کە سیر دەکەن منداڵێک چەند پێویستی بە خەرجیەکانی سەرەتاییە وەکو شیر و وەکۆ پێداویستیانەی کە بۆ منداڵ دەکرێەوە، دواتر ڕاستەوخۆ دەبێ خۆی ئامادە بکە بۆ خەرجیەکانی ئەم منداڵە کە دەگاتە حەزانە و ڕەوزە و مەکتەبی سەرەتایی. ئەمام کەمترین ڕێژەی داینگەکان ملیۆنێک دینارە، مەسەلەن ڕەوزەکان 1,500,000 دینارە، ئەو هاوڵاتیە موچەکەی خۆی 500,000 دینارە، برایەکی پێشمەرگە خۆی موچەکەی 500,000 دینارەوە، 500کەش ڕەنگە لە کات و ساتی خۆی وەرنەگیرێ. چۆن دەتوانی منداڵەکانی خۆی بە شێوەیەکی شایستە بە شێوەیەکی مۆدێرن منداڵەکانی خۆی بنێرێت بۆ قوتابخانە ئەهلیەکان و بۆ زانکۆ ئەهلیەکان، کەواتە زەرمەندیە کە ئەمە هاوڵاتیانن کە موچە و داهاتەکانیان کەمە. بۆیە هاوڵاتی وردە بارە ئابوووریەکەی گران دەبێ و هەندێکیان زۆر ناڕاستەو خۆن و هەندێکیان ڕاستەو خۆن، خەڵک درچی پێدەکا. من ئەگەر موچەکەم بەشی داهاتی خۆم بەشی خەرجەکانی خۆم نەکاوە ئەوەشی دێتە سەر کە منداڵەکەم بنێرمە زانکۆیەکی هەلی ڕەنگە نمرەکەی نمرەیەکی کەم بێەوە، بۆیە ئەمەشیان دەکەوتە خەرجیە ناپێویستیەکان، چونکە کە خەرجە پێویستەکان بوو لە بەشێکی ئەوەی کە ژیانی خۆمانی پێ بەڕێوە بێن. بەڵام لە ڕوێکی ترەوە ئەگەر سەیری بکەین خەرجی بۆ دابینکردنی زانکۆیەکی باش یا قوتابخانەیەکی باش یا خوێندنگەیەکی باش، ئەمە دەکەوێتە بابی
پێداویستە سەرەکیەکان چونکە منداڵەکەت پەروەردە دەکات بەڵام ئەگەر قوتابخانەکان یا زانکۆ ئەهلیەکان سەرەتا باز لە قوتابخانە حکومیەکان بکەین میریەکان چونکە ئەگەر هەمووی بەم شێوازە مۆدێرنەی کە لە ئەهلیەکان بەڕێوە دەچی و خەڵک ئامادە نیە منداڵەکانی خۆی بنێرێت بۆ قوتابخانە ئەهلیەکان بۆی هەم لە ڕووی زمانەوە هەم لە ڕووی زانستەوە زیاتر فێر ببێت لەو منداڵانەی کە لە قوتابخانە میریەکانن بەڵام ڕەنگە هەموو قوتابخانە میریەکان بە یەک چاوسەیر نەکەین هەندێک قوتابخانەی میریشەیە قوتابیەکانیان خوێندکارەکانیان فێرخوازەکانیان نمرەی زۆر باش دێنن و باشترین زانکۆ وەریان دەگرێت بەڵام ئەمە نسبەیە و ڕێژەیە بەڵام بە شێوەیەکی گشتی منداڵەکانمان لە زانکۆ خصوصا لە قوتابخانە ئەهلیەکان فێری چەند زمانێک دەبێت و فێری زانستی زیاتر دەبێت ئیتیمامیان زیاتر پێدەدەن هەم لە ڕووی کوالیتی و هەم لە ڕووی زانستیەوە و مامۆستاکان زیاتر خۆیان پەیماندی دەکەن وەکو ئەوەمان لە هاتیەکە لە زانکۆ حکومیەکان ئەوەندە ئیتیمامت پێ نەدرێ ئەوەندە لە خەستەخانە تایبەتەکان زیاتر بە نەرمونیانی جێت لێ ڕابگرێ و زیاتر نازت هەڵبگرن و فحوساتەکانیان زیاتر بە شێوەیەکی ورتر لێکدانەوەی بۆ دەکەن. ئەمە هەموو خۆی لە خۆیدا خەرجیە لەسەر هاوڵاتیان و خەستەخانە تایبەتەکانیشی بێتە سەر پێشان خەڵک لەسەر ئەو باری تەندروستی کە تۆ بوون باس لە خەستەخانەکان دەکەی مامۆستا ینی من داهاتەکەم چۆن بەکار بێنم موچەکەم چۆن مامەڵی لەگەڵدا بکەم تەنها بەشی خەرجیەکانی ئەم مانگا یاخود ئەو چەند ڕۆژێکە موچەکەم وەردەگرم بکات یاخود بڕێکی لێ پاشەکەوت بکەم لە کاتی نەخۆشیدا لە کاتی ڕووداوێکی نەخوازراودا لە هەر کاتێکێتردا بتوانم دەست بۆ ئەو پاشەکەوت کراوە بەرم و سوودی لێ ببینم لە جیاتی ئەوەی بڕۆم لە کەسێکی دیکەی قەرز بکەم. بەڵێ من هەر لەو شاشەی بەڕێستانەوە باسم لەوە کرد مرۆڤ لە کوردستان و لە عێراقیش ئەگەر خاوەنی چەند دەفتەرێک دۆلار بوو وەکو زمانە باوەکەی کە پێی دەرێن دەفتەر دۆلار گیاواتە هەر 10,000 دۆلارێک دەفتەرێکە ئەگەر تۆ خاوەنی چەند 10,000 دۆلارێک بووی ناتوانانی برێژیانێکی شایستەم هەیە و هیچ جۆرێک لە ترسناچی لەسرم نییە چونکە ڕەنگە خوانەکە تووشی هەر حادیسەیەک بی یا ڕووداوێکی هاتوچۆ بی یا تووشی هەر نەخۆشیێکی کتوپڕبی ڕەنگە بە چەند مانجێک ئامادەبی هەموو پارەکەت لە نەخۆشخانەیەکی تایبەت تەسمیل بکەی و بینیمان خەڵک لە نەخۆشخانە تایبەتەکان نەشتەرگەری بۆ کراوە بە پارەیەکی زۆر دواتر گیانی لەدەستداوە و جەنازەکە و تەرمەکەشیان نەداوەتەوە تا پارەی فحوساتەکانی تری نەدا. ئەمە لە جۆرێکە لە ئیستیقلالکردنی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی بەڕاستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق شایستەی ئەم ژیانە زۆر ناهەموارە نین و بینیمانە مەسەلەن کاتێک هاوڵاتیەک تووشی کارەساتێک دەبی یا نەخۆشیێکی دەگمەن دەبی پەنا بۆ خێرخوازان دەبا و پەنا بۆ بەرپرسان دەبا بۆی تەنها چارەسەری بۆ بکەن لە خەستەخانەیەکی تایبەت یا لە نەخۆشخانەیەکی دەرەوە. ئەمە هەمووی خۆی لە خۆیدا بریتە لە خەرجیە نازەروریەکان کە لەسەر هاوڵاتیان سەپاندراوە. بەڕاستی ئێمە ناتوانین بڵێن ژیانێکی بێترسناچیمان هەیە و ریسکێکی زۆر لەسەر ژیانی هەمومان هەیە ئەگەر پارەشمان پاشەکەوت کردبی ڕەنگە تۆ لە ماوەیەکی زۆردا موچەیەکت وەرگرتەوە و توانیوتە لە قوتی خۆت و منداڵەکانت بگریەوە و زیاتر پەنا نەبی لە بۆ خەرجکردنی کەمالیەکان جۆرێک لە داهاتت بۆ خۆت کۆ کردوێتەوە. بەڵام لە هەر ڕووداوێکی نەخۆشکەوتن یا ڕووداوێکی نەخوازراوی هاتوچۆ بە شێوەیەکی زۆر ئاسان و خێرا هەموو ئەو داهاتەی کۆت کردوتەوە لە چەند ڕۆژێکدا دەبی لە ڕێگایەکی وەسلی نەخۆشخانەیەکی تایبەت هەموو پارەکەت لەوێ تەسمیلیان بکەی و بە مایەپوچی دەگەڕێەوە. وڵای مامۆستا نەوزاد هەمەوەندی مامۆستای زانکۆ سوپاس بۆی لەگەڵ ئێمەدا بەشدار بووی مامۆستا. سوپاستان دەکەم. سوپاس بۆ تۆ ئاویزانێرەکانت.